بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە مەفتێ لە بری بەرنامە ئەمڕۆ لە کاتژمێری غەزە لە خزمەتتاندا دەبین بۆ قسەکردن لەسەر جینۆسایدی غەزە و تاوانەکانی قەوارەی زایۆنی بۆ سەر خەڵکی مەدەنی سەر سەرەوە دەکەین هۆکاری بەردەوامی هێرش و پەلامارەکانی قەوارەی زایۆنی بۆ سەر کەرتی غەزە و بۆ سەر سووریا بۆ سەر حوسیەکان چییە و ئەمریکا و قەوارەی زایۆنی چیان لە ناوچەکە دەوێت و بە دوای چیەوەن وارکی مسلمانان چیەوە بۆ وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی بێ هەڵوێستن ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین لە یەکەم بەرنامەمان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر عومەر محەممەد ئەندامی ئەنجومەنی باڵا لە شورای یەکگرتووی ئیسلامی و دکتۆر یاسین حەسەن ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسە لەسەر ئەم پرسان دەکەین سوپاسیان بەدەمتان دەکەین بەخێربێت کاکتۆر عومەر بەخێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دە سوپاس دەکەین. هۆکاری بەردەوامی هێرشەکانی قەوارەی زایۆنی چییە؟ ینی ئاگربەستە بوو لە هەژدەی مانگی سێوە لەو کاتەوە زیاتر لە 1000 کەس شەید بوونە لە غەزە بۆردومانەکان سەختن بامازکردنی منداڵ پیر ژن بەردەوامە هۆکاری ئەم دڕندەی قەوارەی زایۆنی هۆکارەکەی چییە؟ ئاوا سەرڕای ئاگربەستەکان شکاند و ئێستا بەردەوامن لە هێرش پەلامارەکانی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشحاڵم لە خزمەت مامۆستای خۆشەویستە. بێگومان مانگی ڕابردوو ئەو ئاگربەسەی کە ڕاگەیەنرا بە ئامادەی ئەمریکا و میسر و قەتەر خەڵکێکی زۆر ئامالمان لەسەری بەس کەمادە ئەو سێ وڵاتە زامینی ئەو ڕێکەوتن نامەیە بن بەردەوام بێ وە قۆناغێکی باشیشی بڕی. بەڵام ناتانیاهۆ خۆ دەزانی دوایەوەی کە ترەمپ هاتۆتە سەر دەسەڵات و ئەو ڕێکخراوە گەورەی کە ناوی ڕێکخراوی ئایپاکە لە ئەمریکا یعنی لیژنەی کاروباری گشتی ئەمریکا و ئیسرائیل کە کۆمەڵێک دەوڵەمەنی زۆری جوولەکە لەوێن و کاریگەریشان هەیە لەسەر کۆنگرێسی ئەمریکی و لەسەر ترەمپیش کاریگەریان هەیە و ئەوانە پشتیوانی لە ناتانیاهۆواکەن و دوای سەردانەکەی بۆ ئەوێ بێگومان ناتانیاهۆ کە بەم شێوەیە بڕوا حەماس دەرخستنێکی زۆر بە شێوەیەکی زۆر یعنی سەرنجڕاکێشی دنیا دیلەکانی ئازادەکردووە و بەتایبەتی بەشی یەکەم لە شێوازێکە هاتنە دەرەوەک وایە لە ئاهەنگە ڕابێتنەوە ئەمانە هەمووی وای کرد کە ناتانیاهۆ تووشی ئینهیزامێکی دەرونی گەورە بوو لە بەرامبەر ئەوە هەروەها بەشێکی زۆری ئەوانەی کە لە پشتی ناتانیاهۆ بوون تەحمل ئەو حاڵەتیان نەکرد بە هەر وەسیلەیەک هەوڵیان ناکە ئەم ئاگربەسە بشکێن چونکە هەر لە ئەسڵا کە حەکیمە خاڵێکی زۆر مهمە هەر لە ئەسڵا ئاگربەس استراتیژ نەبووە لای ناتانیاهۆ وەکو کارتێکی فشار وەکو مەجالێک چونکە لە ناو ئیسرائیلە هێرش و بڵێن زەختێکی فشارێکی زۆری جەماوەری هەیە بۆ سەر ناتانیاهۆ کە دیلەکان بەرەڵا بکرێ بەردەوام ڕێپێوان هەیە بەردەوام زەخت و فشار هەیە بەردەوام ڕێگاکان نەگرن ئەمانە وای کرد وەکو مەجالێک تهدیئەیەک بکە ئیناست تاتیش نەبووە لە ئامانجەکانی نەتانیاهۆوان نەبووە ئەمە بکاتە ڕێکەوتن و چکە ئەو هەمیشە خۆی بە شکست خواردوو ئەزانێ چکە لە ڕابردووە ئیسرائیل دوو شەڕی گەورەی کردووە شەڕێکیان 6 ڕۆژی خایاندووە شەڕێکیان 2 هەفتەی خایاندووە جەنگێکی وای نەکردو لەگەڵ کۆمەڵی خەڵکی مەبدەئیە ساڵێک و 6 مانگ بخایەنێ و تا ئێستا یەک ئامانجی بەدینێت لە 16 شەڕی 6 ڕۆژە ئیسرائیل نەکرد بەرگەی گرت لەگە وڵاتان بەڵکو سینای داگیر کرد بەڵکو بەشێک لە ئوردنی داگیر کرد جۆلانی داگیر کرد قودسی داگیر کرد لە شەڕی 73 میسر 2000 دەبابەی هێنا 2000 دەبابە بەڵام بەرگەی 2 هەفتەیان نەگرت مەبەستم ئێستا لە بەرامبەر هێزێکی عەقیدە و ئیمانایە هیچ پاڵپشتێکیان نییە شوێنێکی عەسکەری ئەڵێن ئەسڵەن خەبیری عەسکەری ئەڵێن ئەسڵەن غەزە مەوقعێکی عەسکەری نییە ئەسڵەن هیچ کەسێ خۆی تیان ناگرێ لە بەرامبەر هێز و تەیارە و ئەم هەموو ئەسلحە پێشکەوتووە کە ئاگیان لە خشەی وەکو ئەڵێ مەهر و مێرووی زەوی هەیە ئەمانە چۆن ماونەتەوە تا ئێستا وە چۆن بەو شێوە دیلەکان ئاڵوگۆڕەکەن ئەمانە کارێکی وای کردو بۆتە موعجیزەیەک بەڕاستی بۆیە نەتانیاهۆ بەڕاستی ئەزانێت لە بەردەم مەحکەمایە لە بەدەم لێپرسینەوەیە لە بەدەم ئینهیزامێکی گەورەیە و وعدی زۆریەوە بێ سەرکەی بەسەر حەماسە بەڵام تا ئێستا هیچ لە ئامانجەکانی بۆ بەدی نهاتوو ئەو پشتیوانی ئایپاک و ئەو لۆبیە بڵێ ئەوانە وای کرد کە ئەم جارە بتوانێت بەڵام تا ئێستا شکستی هێناوە نەک شکستی هێناوە ئێستا
لە تەواوی جیهانە کاک حەکیم هینێک هەیە یعنی حاڵەتێکی جەماوەری عالەمی دروست بووە تەنیا کەوتۆتەوە نەتانیاهۆ یعنی ئەمریکای کا بەرامبەر بە مناڵانی ڕێکەوتن نامەشکاندن ڕێگریکردن لە داخڵبوونی مساعدات و هەروەها کوشتنی ئەو دوێن هەفتەی ڕابردووی ئەو هیلالی ئەحمەدکە سەیری ئەو درۆ گەورەی وەزیری خارجی ئیسرائیل بکەوتی ئەوە هینیان هەڵ نەکردووە شاراتی مروریان هەڵ نەکردو بۆیە پیان نەزانین ئەو کەسەی کە ئاخر کەس وەفاتی کرد ڤیدۆکەی ماوەتەوە تەوسیقیان کرد دوێنێ کە ئەمە هەموو شتێکیان هەڵکردووە وەڵکو زۆر بە ئاشکرا ڕۆشتون یعنی ئەمانە ئەیانەیە بە درۆ بە شکاندنی عەهد و پەیمان بە تەزلیل و بە ئاوژۆکردنەوەی ڕاستیەکان بەڵام لە بەرامبەر جیهانە لە بەرامبەر ئەوروپا تەبەن ئێستا بین ئەمڕۆ زۆرتری مزاهرە لە ئەوروپا بووە لە ئەمریکا مزاهرە بووە یعنی ئەمە بۆ ئەوان سەر ناگرێ و ئەم هێزە تا ئێستا بەهێز ماوەتەوە حەماس عرضی هەیە وەرەقە پیشانەیە ئەمڕۆ دیل پیشانەیە ئەمڕۆ دیلەکانیانەوە سەر شەقامی ئیسرائیلی ئەجوڵێنێ مەبەستم چییە ئەم هێزە تا ئێستا تەنازولاتی پێوە دیارن تا ئێستا وەرەقی زەخت بەکارێنێ تا ئێستا لە موقعی قووایە دیارە و لەگەڵ هەمان کاتا سەرنجی تەواوی جیهانیشی ڕاکێشاوە بۆ لای قەزیەکە چونکە ئیسرائیل ئەم هەنگاوی تری ناوە ئەوێ ئیمکە ئامانجەکانی پێکێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیاتر فەسح بێ زیاتر بەرەو دواوە دێت زیاتر ڕووی ڕاستەقینەی پڕ لە درۆ و پڕ لە عەهد شکاندنی بۆ تەواوی جیهان دروستە بێ کە ئەو هەموو مناڵە زیاتر لە 19,000 مناڵ کە هیچ یعنی تا ئێستا ئیسرائیل نەیتوانیوە عەسکەریەکی حەماس بکوژێ و بیخاتە سەر شاشە تا ئێستا نەیتوانیوە بڵێ کاکەوە ئەوە دیلم گرتووە ئەوە جەنگاوەری حەماسم کوشتووە بەس مناڵی کوشتووە بەس مناڵ و ژن و پیر و شاری وێران کردووە کاکتۆر یاسین جەنابشن خێری سوپاسیان دەبۆن دەکەین بە بۆ چوونی بەڕێزت ئامانجی قەبارەی زایۆنی چییە ئێستا هەر بیانووی دیلەکانە یاخود بیانووی گەورەتری هەیە یعنی ئێستا بۆ نمونە هێرش بەردەوامەیە بۆ سەر غەزە ماوەیەک باوکاری ئێستا ئەمریکا هێرشەیە بۆ سەر حوسیەکان بۆ سەر سووریا کە ئێستا نەکەوتوتە سەر پێ یعنی ئامانجەکە زۆر لەوە گەورەت هەندێک خەڵەکە کورتی دەکەن و لە مەسەلەی بارمتەکان و دیلەکان ئامانجەکە گەورەترە بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی بۆ بەڕێزێ خەلاتنی دکتۆر عومەرەکەم خۆشحاڵم لە خزمەت شاشەکەی پەیامی طبعا ئەم جەنگە لە حەماس گەورەترە ئەم جەنگە لە فەڵەستینش گەورەترە بەڵام حەماس و کەرتی غەزە دەمامکی دەموچاوی ئەمریکا و ئیسرائیل و سەرانی عەرەب و ئومەتی ئیسلامی و هەمووی داماڵی حەماس بە لەجیاتی ئەم ئومەتە ئیسلامیە شکست خواردووە جەنگەکە کە من پێم وایە دوایین تنۆکی شکۆی ئەم ئومەتەیە ئەگەر خوا نەخواسە تێک بشکێ شکۆی ئومەتەکە ئەوە کارەساتی زۆر گەورە دێتە پێشەوە ئیسرائیل ئەگەر سەرکەوێ بەسەر حەماسە هەر دۆڕاوە ئەگەر شکستش بێنێ هەر دۆڕاوە چونکە ڕووی ڕاستەقینێ دەرکەوە باش بەس بۆچی حەماس نوێنەرەتی بە نوێنەرەتی هەموو خەڵک ئەو شەڕ دەکات چ ڕوانگەیەکەوە لەبەر ڕوانگەی دینی بێ مرۆڤایەتی بێ زۆر ڕوانگە هەیە هەستکردن بە گیانی بەرپرسیارەتی لە جیاتی ئەم ئومەتە کە قودس داگیر کراوە پاشان ئەوان خۆیان خاکی خۆیانەوە داگیر کراوە مرۆڤ هەر خاڵێکی تری شەرەفی بڕوا ممکنە قەرەبوو بکرێتەوە بەس لە دەستدانی خاک قەرەبوو ناکرێتەوە ئیسرائیل شکستی خواردووە بۆی کە ئەلجەیش الەذی لا یوقهر ئەم بیردۆزەیە شکستیەنە شکستی خواردووە ئیسرائیل بەوەی کە خۆی ئەترافەکە بۆ یەکەم جار بڵێ ئێمە مەترسی وجود و بوونمان لەسەرە بۆ یەکەم جار لە مێژووی ئیسرائیلە ئەلهیجرەة العەکسیە و المعاکیسە کۆچی دژە ئاراستە دەستی پێکردووە لە ئیسرائیلەوە بەرەو ئەوروپا بۆ یەکەم جارە ئیسرائیل تووشی شکستێکی وا گەورە ببێتەوە کە سەدان ملیار دۆلار خەسارە بکە ئەمریکا و ئەوروپا بەو شێوەیە بێنە سەرخەت هەتا ئێستا لە ئیسرائیلە مزاهرات و خۆپیشاندانی وان نەبووە لە مێژووی ئیسرائیل و قالی زایۆنیان نەبووە کە ئەوەندە دیلیان لێ بگیرێ ئەوەندە ئەسکەریان لێ بکوژرێ گورزێکیان لێداون حەماس گورزێکی داوە لە ئیسرائیل هەتا وجودی هەبی لەبیری ناچێتەوە بۆیە لە 7 ئۆکتۆبەرەوە ئێمە ئەبێ بڵێن کە ئیسرائیل کۆتایی پێ هاتووە هاتنی ئەساتیلی ئەمریکا
ساتیلی ئەمریکا بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پاراستنی ئیسرائیلە بۆ پاراستنی شکۆی ئەمریکا خۆیەتی لە ڕەنگە مناوەشاتێک بێ لەگەڵ ئێران بەڵام بە زۆری بۆ پاراستنی ئیسرائیلە چونکە ئیسرائیل قۆڵی لێڵ ماڵیەوە ئەوێ کەرتی غەزە خاپوت بکە و وێرانی بکە بەڵام حەماس لەگەڵ گروپەکانی تر جوانترین وێنە و ئەفسانەی دەگمەن و نەبینداوی مێژوو پێشکەشەکەن بەوەی کە ئەم خۆڕاگریان هەیە خۆراگریە کە لێشاوی خوێن هەستا و گوێ پێنادەن ئەمە هەندێک شرخنەش لە حەماس دەگرن بۆ نمونە دەڵێن ئەو هەموو خەڵکان سەرنجی لەسەرەوە ئەوەی کە تا فتوای دکتۆر علی خەرداقی ویکێتی جانی زانانی مسلمانی شەبوو خەڵک کردو بە چەمبەرەیەکەوە ئەوەی کە فتوای جیادی سەگداری دەمامکی هەمووی هەڵماڵی ئێستا بەرەکان یەکلا بۆتەوە جیا بۆتەوە ئێستا هەیە بە ڕیشەوە طبعاً قسەکانی دژ بە ئومەتی ئیسلامی و جیهادەکەی ئومەتی ئیسلامیە جایی وایە ڕخناگرێڵێکە بە جیهاد ێزان بۆچی خۆتان ناچن کە ئێمە هەڵبێت دەرەبڕین خو بۆ نیشمان نەوتە بڕۆن جیهادکەن ئەڵێ کۆترێک جارێکیان پیاوە خەریب و نوقمە بوو لە دەریایەکە کۆترێک هەستا چوو چڵە پوشێکی فڕەیە بۆ پیاوەکە کۆتەکەی تەروتی پێ وایە بۆ چڵە پوشە ڕزگارێ وتی نە ئەواکەم کە لە توانامایە ئێمە واکەین کە لە توانامانایە هێستا ئەوە ئیشی سوپایی وڵاتانی ئیسلامیە کە بڕۆن سنوورەکان بکەنەوە و دەستکەن بە جیهادکردن ئەوەی کە لە کەرتی غەزەیە و خەسایی لە کەرتی غەزەیە دراوە هەتا ئێستا یەکسان نییە بە یەک لەسەر سەتی ئەوەی لە جەنگی عێراق و ئێران بوو کە وڵاتانی کەندا و خۆیان یارمەتی عێراقیانەیە ئەشانزانی کە عێراق دەست پێشخەرە بە ئەترافی ئومەی متحیدە و بە ئەترافی ئیمانوئێل ماکرۆنی سەرۆکی جاک شیراک بوو یان فرانسوا میتران بوو تەمەن لەو سەردەمانەیەکە ئەترافیان کرد هەندێک شار هەیە لە ئۆکرانیا خاپور بووە لەگەڵ زەوی کە کەرتی غەزە ڕەنگە هیچ نەبێت لە چاویە کە تەجاوزی کردووە لە ملیۆن تەجاوزی کردووە کوژراوی ئەسکەری و مەدەنی و خەسائیر و ئەو جۆرەشتانە لە سەلاحەدینی ئەیوبی با پیرمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ 200 کە قودسی ڕزگار کرد خەباتی ئەو ئیسابەی کە لە پێناوی خۆی گەورەیە جەنگن بەردەوام لەسەر زەویە 200 ساڵ خەباتی ئەم ئومەتە بەردەوام بوو بۆ وەدەرنانی خاچپەرستەکان ئەگەر دقت بین لە جەزائیر 132 ساڵ خەباتی ڕزگاری خوازی گەلی جەزائیری بەردەوام بووە بەڵام چۆکیان دانەدا گرنگ ئەوەیە ئینسانە مرۆڤ ئەبێ شکۆی هەبێ مرۆڤ ئەبێ مردن هەڵبژێرە بەسەر ئەوەیە کە خاکەکەی داگیر بکرێ و لە بین ببرێ بەڵێ پێویستە هەندێک تەحلیل هەیە بکرێ بەڵێ پێویستە حەجمی خەسائیر و ئەو جۆرەشتانە بێ بەڵام کەرتی غەزە لە 190 لەژێر هێڵی هەژاریەوەن لەژێر هێڵی هەژاریەوە ژیاون هەتاکەی ئەمان ئیدارە بکەن ئەو وەزئە بەسەر برن لە پێناوی ئەوەی کە خەڵکێکی تر باش بەس کەوتور ئەمەش بۆ دەمامکی زۆر خەڵکی لادا مەبەست چی بوو ینی مەبەست لەوەیە ئێمە بەداخەوە لەم ئومەتەیە لەم ئومەتە ئیسلامیە خەڵکانێکن ئێستا تەئیدی ئیسرائیلەکەن لێرەش بەداخەوە هەیە لە هەموو شوێنێکەی و ئاشکراشە لە وڵاتانی عەرەبیە هەیە لە وڵاتانی کەنداوە هەیە ئەنجا لە وڵاتی میسرا هەیە لە شوێنەکانی تر هەیە زۆر بەداخەوە کاکە خۆت پێت ناکرێ بەلای کەم وەزعەف الئیمان بێدەنگ بە ئەزعەف الئیمان بێدەنگ بە مەڵێک کاکە خەتای حەماس بوو مەڵێکە خۆ لە کەرتی ڕۆژئاوا خەتای حەماس نییە کاکە خۆ لە کەرتی ڕۆژئاوا مەحموود عەباس و جەماعەتەکەیەتی کە تەئیدی قوارەی زانیەکەن لەگەڵ ئەوانە زەهەر بە پێیامارەی کەوتۆر تا ئێستا 952 کەس لەوێ شەید بوون لە سەرەتای تۆفانی قساوە ئەوە کۆن هێشتا بەڵێ ئەوەی بەسی کەناری خۆرا بەڵێ ڕێژەیەکی زۆر لە شەهید هەیە لە منداڵ هەیە لە پیر و پەکەوتە هەیە وڵاتەکە خاپور بووە کاول بووە بەڵام مایش کۆمەندیە خۆی گەورە لە قورئانە فەرمی واتەخیذ منکم شوهەدا یعنی ئەمانە طبعاً کە ئەڕۆن شەهیدە بن ئەگەڕێنەوە بۆ لای باشە یەک پرسیارەکەم من ئەگەر بە ڕێپ و خەسارە تەحلیلاتەکرێت ئەمانە کە ئەکوژدێن کە شەهیدە بن بۆ کوێچن چارنووسیان چیە لای خۆی گەورە شەهیدن وانە ئەی ئەو کەسەی کە لێرەوە وەستاوە ڕەخناگری و پلار و توانجیان لێیە ئەوانە چارنووسیان چییە؟ ئەتوان بڵێن چارنووسمان بەهشتیە؟ مستەحیلە ئەوە ئێمە ئومێدمان وایە ئەوانە شەهید بن بگەنە لای خۆی پەروەردگار سەربەرزانە و ئەنجا ئومێدمان وایە کە حەماس ئەگەر وەکو ئەسکەری شتێک بشکێکە دوورە تێک بشکێ بەڵام وەکو ڕۆح وەکو یانی بەرەنگار بوونەوە و شۆڕژگێڕی هەر ئەمێنێتەوانێ ئەوەی کە حەماس کردی لە 7 ئۆکتۆبەر و هەتا ئێستا
هەموو ئەکادیمی عسکەریەکان سەربازیەکان بێدەسەڵاتن و دەستەوسانن لە ئاستیا پێویستەکەەوە بکرێتە مێژوویەکی زێڕین لە خەباتی ڕزگاری خوازی گەلانە بخوێنێ. سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بەوەی کە زۆر جار ڕخنە لە حەماس دەیگیرێ، بەڵام من پێش بەرنامەکە سەیری ئامارێکم کرد لە 1948ەوە تا پێسا زیاتر لە 150,000 فەڵەستینی شەهید بوون. یعنی ئێستا لە غەزە ئامارەکەی غەزە تا ئێستا بڵێن ئەو کاتی حەماس 50,000 لە 2007ەوە حەماس حکم دەکات لە غەزە. یعنی کێشەی هەیە لەگەڵ حەماس یاخود کێشەکە گەورەترە، یاخودەوەی باس لەگەڵ کاکتۆریش باسمان کێشەکە لە مەسەلەی بارمتەکان گەورەترە، پەلامەردانی غەزە هەیە، سووریا هەیە، حوسیەکان هەیە. كاك حكيم أم دولة إسرائيل أخوي لا ناوم يجون سافين الدولة الوظيفية، يعني دولتك وظيفية هنا ويا كم جال دواي جنگي جهاني قرار وابو أم جولا كان كداواي شويني كان كبيان بنبو منطقة لروسيا بلان دوا جال إرادة استعمار كسركوتي بدسينا أمان لرا زرع كد ووكو بيجايك وبنتك بو بشيوي لناوشكا وبو همش أوان حضوريان هبي ليرا وبو أوي هيمني إخوان ناوشكا بسبيان بو أمني إسرائيل تاوكو ساڵەکانی پەنجاکان لای بەریتانیا بوو، دوادر ئەمریکا گرتێتی ئەستۆی خۆی. بۆیە بایدن ئەڵێ ئەگەر ئیسرائیلیش نەبووە بێ ئەم ئیسرائیلێکی لەو شێوەمان دروست بکردایە، بۆیە هەمیشە حوزوریان لێرە هەبێ و هەیمەنیان هەبێ و بتوان ئەو دەسەڵاتە عەرەبیانی ناوچەکە هەمیشە مامەڵەیەکی ئیستیسلامی، هەمیشەیەکی مامەڵەیەکی تەطبیع و ئاساییکردنەوە لەگەڵیان بکەن. تەمەنەمەش بە مرور لە ساڵی 1973 دوایەوەی کە شکستی گەورەی عەرەبی هات مؤتمرێک بەسرا هەر لەو ساڵەدا دوای دوو مانگ 1973 لە خوڕتوم عەرەبەکان سێ لایەن و سێ نەخێر، نەخێر بۆ سوڵح لەگەڵ ئیسرائیل، نەخێر بۆ تەفاوز لەگەڵ ئیسرائیل، نەخێر بۆ اعتراف بە ئیسرائیلە. ئەم سێ لاءات الثلاث نانا مؤتمر لاءات الثلاث بڕۆ لە گۆگڵی بە دەرەکەیە بێت. بەڵام کێ لە بەردەم هەژمونی ئیسرائیلە کە ئەمریکای لە پشتەوە ئەوروپای لە پشت بووە، عەرەبەکان هێواش دوای چەند ساڵ کام مؤتەمەری کامپ دێڤید ئیتفاقی کامپ دێڤید لەگەڵ سادادا کە خۆی یەکێک بوو لەوانەی کە لای کردەوە کە لە 1970 250 دەبابەی لە یەک هێرشاشکا لە بەرامبەر ئیسرائیلە. مەبەستم ئەم جەنگە جەنگێکە تێکەڵە بە جەنگێکی عەقیدی و ئیمانی، جەنگێکی ئاینی لە غەزە هەموو ئەتوانێت بڵێ هەموو پێناسەکان ئیحتیلالە، داگیرکاریە، جەنگێکی نابەرابەرە، جەنگێکی عەقیدەی و ئیمانیە، لەمە جەنگێکە بەکار وەکو وەزیفەیەک بەکار ئەهین، دەوڵەتێکە بەکار ئەهێنێ بۆ مەرامی ئیستیعماری و هەروە بۆ مەرامی زلهێزانی ئێستا کە ئەمریکا سەرچاو. کەواتە کاتێک کە حەماس لەمە ڕاپەڕیوە هەستاوە چکە هەر کاتێ ئیحتیلال هەبوو مقاومە ئەبێتە ئەرکێکی واجبێکی نیشتیمانی، مقاومە و بەرگریکاری کە کورد لەما ئەگەر ڕەخنەی ئەبێ هەموو کەسێ ڕەخنەی هەبێ کورد نەیبێ، چکە ساڵەهایە لەم ژێرداگیرکاریە و مقاومەشی کردو و تەزحێشی دا و قوربانیشی دا و ئێستا شانازی پێوەکە بۆم هێزانی کە لە کوردستانی خۆما هەمیشە شانازی بە چیوەکەن بەو ڕۆژانەوەکەن کە مقاومەیان کردووە. هێزێک کە ماڵی داگیر بکرێ زەیتونەکانی هەڵ بکەن ڕێخاکەکەی داگیر بکرێ ماڵەکەی بە دەقاق بە لەبەرچایە بڕۆ خێندێ مناڵەکانی بکوژرێ بۆی نێ مقاومە بکەن لە سەدایەکی فەڵەستین خۆ ئەگەر مقاومە بکات سەرکەوتنێ بەدەستبێنێ ئەبێ ئەمە پێی معجەبینە بڵێ وەڵا خەتای تۆ بوو دەست لەم شانە زەردەواڵەیە وروژاوەکو هەندێک لێدە باسیەکەن. ئەمە مقاومەیەکە حەقی ڕەوای خەباتی پێ ئەبەخشێ، مادام احتلال هي حقي الرواي مقاومة بخلق بخشية أمشتكي واقعي وفطرية وحمو شرعي سماوي رقي فيها. وما لكم لا تقاتلون في سبيل الله أذن للذين يقاتلون بأنهم ظلموا، ظلم هبه مقاومة ظلم واجبة بلا سر همو إنسانك إما ظلمي ليك لأن عليها ناسبات ما بس كرتي لك جاء عفونك أميل لما بتش بويا خالك دو جور جنگ هي جنگێک پێوتێت جەنگی سوڵتان و نوفوس، ئەمە ئەسباب تیا بێ متەکافئ بێ. ڕۆم و فارس چەندها ئەم جەنگیان کردووە لە جەنگی جیهانی یەکەما کراوە، لە کاتی ئیمپراتۆرەکانە ئەکرا سەیطرەیەکرد بەسەر مەنتیقەیەکە. ئەمە لەم جەنگا ئەسباب و مسببات ئەبێت تۆ بەلانی کەم و عودە و بەقی بەرامبەرەکەەوە هەبێ. ئەو ئەکەوێتە سەر تەکتیک، سەر ئەسبابی عدە و عودە چەند هەیە چەند ئەتوانی سەرکەوتوو بێ. بەڵام جەنگێکی پێوتێت جەنگی عەقیدە و ئیمان. لەم جەنگی عەقیدە و ئیمانە ئەگەر ئاوا سەیریکەی بە پێی پێوەرەکان سەیریکەی سەرکەوتن بەدەست نایە، کۆمەی لە غەزا ئەیبینیت بەڕاستی، چکە لەوە پێشکەوت
جەنگی سوڵتان و نفوذ بۆ وەکو عەرەبەکان کردیان بەرگەی 6 ڕۆژیان نەگرت بەڵام جەنگی عەقیدە و ئیمانە کابرا مناڵەکەی ئەکوژێ شانازی شەهید دەبێ ئان شانازی پێوەکە من ژنێکم بینی حەو ڕسمی هەڵواسی بوو وتی ئەم تا ئەم شەشان شەهید بوون ئەو یەکەشیان لەسەر ناو حەماسە جەنگەکە هیوادارم بمە دایکی حەو شەهید يعني ئەمانە جەنگی ئیمانەکەن کاک حەکیم ئەم جەنگی ئیمانەتیایە عەدەد دەور نابینێ ئەسباب زۆر دەور نابینێت لە کاتێکا فیرعون غەرقە بێ لە کاتێکا کە قال أصحاب موسى إنا لمدركون لما تياتشين ما بستم أوي أم جنگ تا أساس سيدكي معجزيك صالك وشجمانك سبينا بيت صالك وشجمانك بالضبط كي حوتي شوار أما خويا قلت له جا قيدا أجر إيمان نبي شي برجع أجره كوات أم هيزا همو كمان أليت أم هيزا سر كوتن سر أكوه لدوا جاله وزوال إسرائيل ونمان إسرائيل شو كهيزة كي داجيل كاره هن راو أبي أصل نية رجينية لمنطقة كداجيل كاره خوي أسبينه نك بتوانا يخوشي بتوانا يدروا وأمت هاسر بردوام نابت بلام لشاوي هنيا كسويك دقيقة لشاوي هنيا كسويك كسيري بيدرا وكان كترم لبيشتيتي أو إسرائيل جورتني هذه منطقة كي جورتني طيار وطياري هي لم روانجو كسيري كي منطقة كأجورة حماس لنا وباكو تاي بيت او منطقه كابا شوينكي سياحي وانج نقلك ابو شوينك امانه ابينت بلام لا بشتي اما وحقك هي ظلمك هي قوريك هي اماديك هي ووجداني جهان هي حق خوازان هان ما ممكن شكتو قال الروانقي هي زو سيدي حقي اكيد تغبطي قوروا هن كاسيه حق لهذا أبينه وكوز الهزان استعمار أو أمريكا بلام حق لشيء لعدالتها حق للروايتيايا حق لمظلوميتها ككابلا لسر ما في خوية تجمع سپاسەکەم کاکتور سەبارەت بە ئەو فتوایی کە یەکێتی زیانی زانایی مسلمان زیاتر ڕووی لە وڵاتانی عەرەبیە بڵێن سوپاکان کە جیهادی چەکداری بکەن یاخۆ بڵێن جیهادی مالی شەیە ئێستا جۆرەکانی جیاوازە ڕاگەیاندن بێ هەر مسلمانە و بڵێن لە شوێنێکەوە ئەرکی خۆی جێبەجێ بکات جا چۆکو ئەگە دەوڵات بێ ئێستا جێبەجێ ناکەن چۆکو مسلمان ناڕزایەتی دەربڕین بێ پارە بەخشین بێت ناردنی هاوکاری بێت بەڵێ طبعا جێگای دەستخۆشی و پێزانینە ئەو هەڵوێستەی یەکێتی جیهانی زانایانی مسلمان هەڵوێستێکی زۆر مردانیان نواند و لەم سەردەمەیە تقریبا ئەتوانم بڵێم نوێیە هەڵوێستێکی بێتۆتە بەر ئەو جیهادە هیچ جۆرە گومانێکی تیان نییە داوای پسڕاندنی پەیوەندیش دەکات لەگەڵ قەوارەیزانی پەیوەندی سیاسی بازرگانی بڵێن ئاسمانی بەداخەوە هەنێ وڵاتی عەرەبی وەقود و گاز و بەنزین و پێداویستی ئەنێرێ بۆ قەوارەیزانی طبعا مێژوو ئەمانە لەبیر ناکە وەکو سەرەتا باسماکرد دەمامکەکان کەشف بوون و ڕیزەکان لە یەکتری جیابوونەتەوە و ئەمە لەدایکبوونێکی نوێیە بۆم ئومەتە طبعا ئەم ژانە زۆر قورسە پڕ ئازارەی پێویستە سەبار بە فتواکە فتوایەکی ڕەوایە ئەو ئاراستی وڵاتانی کردووە طبعا جیهادە چەکداریەکە ئاراستی وڵاتانی وڵاتان بۆ نمونە ئوردون بۆ نمونە میسر بۆ نمونە سووریا و هەروەها لوبنان عێراق ئەمانی کە لە دەوروبەری ئیسرائیلن کە پێوتێ دووەلی تەوق ئەوەی کە لە تەوقی ئیسرائیلان ئەمانە لەسەریان پێویستەکە بەلای کەمەوە هەڕەشەیە بکەن هێز بجۆ داوای دروستکردنی ناوپەیمانێکی ئیسلامی داوای ئەوەکەن جگەلەوە طبعا ئەو جیهادە زۆر بواری ترێگرێتەوە مەسەلەی داو دەرمانەگرێتەوە مەسەلەی خواردن ئەگرێتەوە مەسەلەی پێویستی ژیان ئەگرێتەوە کۆ زۆر هۆکاری تر هەیە کە بە جیهادی مالی ئەکرێت ئەوەش ئەگرێتەوە کە پێم وایە لە هەرێمی کوردستان و شتی باش کراوە لە ڕێکخراوە خێرخوازیەکانەوە لە جیهان شتی زۆر باش کراوە و لە ئەوروپا شتی باش کراوە لە ئەمریکا شتی باشەکرێکە خۆپیشاندانی زۆر گەورەی ئێستا دەستی پێکردووە لە زۆر شوێنی ئەم جیهانەکە ومێ دەکەم لە چەند هەفتەی ئایندەیە شتەکان ئەکەس بێتەوە وەستاکە بەبارێکی ترا بگەڕێن ئینشاڵڵا باشە بزگۆ کەوتۆر ئاماژەی پێکرد دەڵێ ئیسرائیل نامێنێ یاخود خەڵک زۆر چاوی لەوێ دوعای زۆر دەکەن ڕەنگان خەڵک تووشی بێ ومێدیش بوو بێ ینی کەی بڵێن ئەو سەرکەوتنە دێ یاخود زۆر جار دەڵێ زوڵمەکە لەو لە ئەستوریدا پسڕێ ئینسانی ئیماندار نابێ ومێد بێ یەئس صفەتی ئینسانی مسلمان نییە لا ييأس من روح الله إلا القوم الكافرون نابێت لە مەبدەئی ئینسانی مسلمانە نائومێدی هەبێ هەتا دوا هەناسە هەتا دواتونۆکی خوێنش
لقرآن أخوي بورجا كباسي وحالة قرصانة مع بوكاكا فمي حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله ألا إن نصر الله قريب أو نزيكا زۆر خەریکا گەیتەمە بەستەکەی ئینسان نابێش کەسخوا ئەم ئومەتە بە زۆر قۆناغی سەختا تێپەڕیوە جەنگی ڕێددا لەسەر ئومەتی ئیسلامی سەردەمی سیدنا ئەبوبەکر سیدیق لەمە کەمتر نەبوو جەنگی تەتەرەکان کە هاتن لەم ئاستەی ئێستا کەمتر نەبوو کە سەیفەدین قوتوس تەبعەنەوە دەسەڵاتدار بوو کە ویستی لەگەڵ تەتەرەکانە ڕێبکەوێت بەڵام عزی کوڕی عەبدولسەلام سوڵتان العولەما قۆڵی لێ هەڵماڵی وتی قوبوڵی ناکەین ئەنجا کەوتە پێر موجاهیدینەوە ئەوش ڕێی گۆڕی چون ئەو جیهادیان بەرپا کرد و هەتا توانیان کە سەرکەوتنی زۆر گەورە تۆمار بکەن ئینسان زانا ئەبێ لەو ئاستەیە بێ لەو شێوازەیە بێ جەنگی سەلیبیەکان خاچپەرستەکان کە باپیرەمان سەلاحەدین بە ئەنجامی گەیان اینجا ڕووبەڕووبوونەوەی هەندێک هێزی نێوخۆ کە زۆریان هێنا فشارێک خۆ سەر ئەم ئومەتە و سەرکیان و قەواری ئیسلامی ئەم ئومەتە بە زۆر قۆناغی سەخت و دژوارتر لەوەیە تێپەڕیوە ئەمەش بە یەقینی من خۆم بۆ خۆم ئەو دڵنیاییم هەیە و ئەبێ مسلمانانش هەموو وابنکە حتمية زوال إسرائيل بدل نهائي أبي نميانية صفة كان ينديارة يقينا أو خليك سورياش دەست بێکە ولا لبنان دەست پێ بکاتەوە ولا ئێمەنەوە طبعا بەردەوامە و حماس بەردەوامە لە ئوردن و ئەوانش ئەگەر وەزع بێتە پێشەوە دەست پێ بکەن ئیسرائیل بە مێژووی خۆی جەنگی لەم شێوازەی نەبینیوە و ئەمریکا ترسێکی زۆری هەیە بۆیەوە هەموو کەشتێ هێناوە ئیسرائیل بریتە لە چی بریتە لە کەشتیەکی فڕۆکە هەڵگری زەبەلاحی ئەمریکا هەروێ ئەوەیە ئەمریکا ئەم جنگی ئەمریکایە ئێستا بەشار ئەسەد هەنێ وڵاتی یەقلیمی چەند جارێ ویستی بڕوانیان هێشت بۆ خزمەتی خۆیان بەڵام لە دوای شکستی خوارد ئەمانەش بوونەتە قوربانی هەر شکست دەخۆن خۆی لە ڕاستیەکەیە ترامپ دوور نییە سەری ئەمریکا بخوا لە جنگی ئابووریە لە جنگی سەربازیە ترامپ ئەگەر یەک تۆز لێزانی و عاقلە ئەمی کێشەمان چێ لەگەڵ ئەمریکا جیهانی ئیسلامی کێشەی چێ لەگەڵم بەس کێشەی قەواری زایۆنیە باشە على الأقل وجدانی ئەویان ببووە بیان تاکاکە یانەوە دەوڵەتێ بۆ فڵەستین بە قودسەوە دەوڵەتێکش بۆ ئیسرائیل چییە بوو ئەو کاتە جیهانی ئیسلامیە بۆ بازارێکی زۆ باش لەگەڵ ئەمریکای و ڕوبەڕووی سین و ڕوبەڕووی رووسیا ئەوانش ئەوەستانەوە بەڵام چاویان خۆڵی تێکرا و خی گەورە چاوی کێر کردن بۆی لە گومڕایەکەی خۆیانە بەردەوام بن بەڵێ ئیسرائیل حەماس ئەگەر تێکش بشکێ هەر سەرەکەی چونکە شکۆی ئیسرائیلیشکان ئیسرائیل ئێستا خۆی بەشکست خواردووە زانێ ئەمریکا خۆی بەشکست خواردووە زانێ ئەڵێ باش ئێمە هێزێ بووین لەو ئاستەیە هەموو عەرب نەیانتوانی شەژ ڕۆ لەگەڵمانە شەڕکەن دەبابەکان و فڕۆکانمیان هەموو تێشکان هەر هەمیان بوونەتە کۆیلە و نۆکەل لە بەردەستی ئێمەیە فسیان دایاوە ئێستا مەعقولە مشتێک لە مجاهدینی حەماس بێن شکۆی ئێمە ئاوا بۆ شێوازە بشکێن بۆیە ئیسرائیل وێڵە بە دوای دۆزینەوەی خۆی بەردەوامبوونی خۆی گەڕانەوەی شکۆی خۆی بۆشی ناگەڕێتەوە بە یەقینی ئیسرائیل ئەو ڕۆژە کۆتایی پێهات کە لە 7 ئۆکتۆبەر حەماس ئەو گوزەریەوەشە سپاسەن کاکتور پێم خزمەت بەڕێز سەباردبووی کە چاوەڕ دەکەیت جەنگەکەی بەڵام بەرفراوانتر بێ سەر بنم پلاماری سووریا دەدرێ پەلاماری حوسیەکانە ئیسرائیل و ئەمریکا ئەوە غەزە بەردەوام جینۆساید و تاوانکاریە بەس لە ڕاستیە ڕۆڵی حوسیەکان لە هەموو وڵاتان هەڵوێستەکان بەهێزتر نییە جەریانەتر نیە حوسیەکان نابێ هەڵوێستەکانیان سوپاس بکری حوسیەکان پێش جوابی ئەو پرسیارە بەمەوە ئەمڕۆ نەتانیاهوە داوت کراوە بۆ ئەمریکا پێ ئەو قسانەی کە ئەکرێ وتوانە با دوای خین بۆ هەفتەی داوەت وتوانە هەرە بێت دووشەم لێرە بێت پێ ئەچێ ئەمریکا مراجعاتێکی کردبێەوە ویتکۆف کە نوێنەری ترەمپە لە منطقەکە ئەوی حوسوری ئەبێ لە کۆبوونەوەکە پێچێ کە تاوان تۆ بینی ترەمپ وتی تا 20 مان کە ئەمە سەرۆک ئەگە دیلەکان ئازاد نەکەن جەهەنەم هەڵەسێن فەشەلی هێنا وتی ئیسرائیل هین ئەکڕم غەزە ئەکڕم و بکەمە بە مڵکی خۆم و چی لە خەڵکەکەی بکەم فەشەلی هێنا وتی ئەیان گوازینەوە ئەو یەکەین بە سەیرانگایەکی خۆش ئەوەش تەراجوعی کرد ئێستا مەجالێکی یاوە بە نەتانیاهو ئەڵێ بڕۆ چی ئەەکەی بیکە ئەوە ئێستا دوای ئەم مەجالە یەک مانگی ڕەبەقە سنوورەکان داخراون و هێرشێکی وشکانی بەرفراوان هەیە ئێسش ئەبینی جیهان هەستاوە لە ئاستی ئەمانەتەوە یەکگرتووەکان وڵاتانی عەرەبی یعنی حاڵەتێک دروست بۆ شعوب ئەکوێ
وەکو گەلەکان وەکو گەلەکڵن ئەمە خاڵێکی زۆر مهمە طبعاً دەسەڵاتەکان ئەڕۆن کاک حەکیم ئەوەی کە گرنگە شعوب و گەلانن کە ئەمێنن گەلانی مسلمان و غەیری مسلمان و تەواوی جیهان لەگەڵ ئەم هەنگاوانەی ترەمپ و نەتانیاهوانە حتا گراهام لیندەر ئەو کۆنگرزمانە لەم ڕۆژانە قسەی کەوتی ئێمە تاکەی لەگەڵ نەتانیاهوا بڕێین وەگلەی لەو ڕێکخراوەی ئایپا کرد کەوتم لیژنەی گشتی ئەمریکاوین وتی بەداخەوە ئەو ڕێکخراوە هەر پەرلەما هەر کۆنگرزمانی قسە بکە حەزرەخەنە سەری دوایی جارێککە ناتوانێت تا ئەو ڕادەیە سەپاندن تا ئەو ڕادەیە ئازادی زەوتکردن دیکتاتۆری زەوتکردنی ئازادی لە کۆنگرسمانەکان هاواریان لێ هەساوە یان ئەمە ناڕوا تاسەر ئەم زەخت و فشارە ناڕوا تاسەر چکە حەقانێتێکە عەدالەتێکە ڕەوایەتێکە پێشیان دەکرێت مناڵ ئەکوژێ خەڵک ئەکوژێ يعني قوت ونان منع كريه لخلق لكاتك اتفاقيه كي لو في امريكا خوي راعي بلين ريخري او ريكوت النامه يبوه يعني امانه هم واكا امريكا اسا خلق ليه تحمل ام حالتناك ناو اسرائيل با امر لا بيت قسيكي زور غورا كاله اما تاكيم بدو ام نتانياهو يا برين هم روش كارثيك ما بو خلقين لما لحفتين رابطه بعضو كاجري جنگي اهلي لناو اسرائيل ئەگەری هەیە سەر هەڵبە یعنی هەموو ئەمانە بە زۆر بە زەختکردن تا ماوەیە دەتوانێت بڕوە لە بەرامبەر ئیدارەی خاڵێکی تر کە زۆر مهمە ئەبێ ئێمە هەمیشە گەلان جاکەینەوە لە دەسەڵاتدارە وابەستەکان ئەو دەسەڵاتانەی سیسیە و سعودیە ئیماراتە کە بە پشتیوانی ئەوان ماونەتەوە شعوبیان لەگەڵان نییە گەلەکانیان لەگەڵان نیە و ئێمە سەیری گەلان بکەین عولەما ئەکادیمیەکان حقوقیەکان بانخوازەکان مرەبیەکان هەموو خەڵک ئەقڵێ لە ژێرەوە بۆ فرسەتێک ئەگەڕێەوە ئەمە تاسەر ناتوانێت بەردەوام بێت ئەمە خاڵێکی زۆر مهمە اینجا ئێمە لە قورئانی پیرۆز و لە مێژووە دوو ئەزمونمان هەیە قورئانی پیرۆز باسی ملهوڕانەکە کە بۆ پێغەمبەرانی باسەکە کاتێکا کە خی گەورە بڕیارە ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض خوا بڕیارە کاتێک کە چەوساوەکانی مەسر بکا بە ئێمە و پاڵەوان و سەرکردەی جیهانی ئەو کاتە لە لەدایکبوونی کۆرپەلەیەکەوە دەست پێەکە خی گەورە میهرەبان ئێمە پەلەمانە جاری وایە کاک حەکیم ئێمە پەلەمانە جاری وایە ئەم موسایە لەدایکە بێ دەی تووشی حاڵەتێکە بێ ئەچێت 10 ساڵ شوانیەکە لەکوێ لە خوار ئوردنی ئێستا لە پێڵێن دەومەت جەندەل ئەو ناوە کە شوعیبی لێبێ 10 ساڵێ مناڵ سەرە بڕێت خی گەورە میران پەلەی نییە مناڵ لەدایکە بێ لەسەر کۆتێک لە بەدەم دایک و باوکیان نیە هەر لای ماڵەکەی خۆیان یەکسەر کۆتەکە دانی و مناڵەکە بە بەچای باوکە قەمەیەگەین لە مل سەر ملیجاکەنەوە ئەکوژرێ مناڵە ئەکوژرێ تا کاتیت هەموو شتێ ئەجەلێکی هەیە ئەم زوڵم مستەمەی ئەمانە ئیکەن لە ناوچەکە لە قودسا لەو شوێنە پیرۆزە ئەمە زەمانێکی دیاریکراوی هەیە و ئەڕواو دێتە پێشەوە چکە زوڵمەکە گەورەیە ئەمە لە قورئانی پیرۆز وئینا فەوقەهم قاهرون هەر ئەوەیە کە ترم بێڵێ جا لە مێژوو شاشتێکی لەم چەشنەمان هەیە یەکشتی خۆشتان بە بازەکە مامە سەیاسی هۆلاکۆ لە ساڵی 1258 بەغا داگیر دەکات نامەیەکە نووسێ بۆ قەتس من مەلک الملوک غەربا وشەرقا وەکو نامەکانی ترەمپ وایە ئەوم بیرەکەوتەوە ئەڵێ لە پادشایانی ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە بۆ قەتس إلى أين تذهبون أي أرض تؤويكم وأي طريق ينجيكم أليشي إننا لا نرحم من بكى ولا نرق على من اشتكى علي ترمب بزيمان بوانا نايتوا كأجرين ها أوانا بزيان نامي علي أما دوباره بوتو بزيمان نايتوا بواني كأجرين ودڵی میشمان نەرم نابێ بۆ ئەوانەی سکاڵاکەن ئەم ئەزمونە پێیوتین دێ لەو جەنگایە شکات هۆلاکۆشکە قەتز وەکو مامەسا باسی کرد ئامادەی جەنگی دەربڕی و بە سەرۆکایەتی ئەو هەموو پیاوە گەورە و بە تایبەتی عیزەدینی کوڕی عەبدولسەلام لەو جەنگە جامە بەستن چێکاکەین لەو جەنگەیە لەو شوێنەیە 4 جار زلهێزان کەوتن لەو غەزەیەدا لە جەنگی پێشەوەی ئەو پێغەمبەری کە لە دوای موسا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام وقتل داود جالوت
لەو غەزەیە کەوتووە لەو شوێنەیە لەو عەسقەلانەیە باشە ئەمە یەک ئەمە یەک. دوای ئەوان هۆلاکۆ هەر لەویا کەوتووە لە هینا بابجی ئەوەی کە خەتستوایە سەرکەوتنی تیا بەدەسێنا شوێنێکی خۆش هەر لە پاڵ غەزەیە ئەوەش ئەسقەلان نه ئەسقەلان نییە ناوی شوێنەکە بەداخ ئیشاڵڵا بەشک و بێتەوە خێڵ باشە سێهەم سەلاحەدین هەر لەویان ناتوانێتی لە حەتینە توانیوێتی ئەو سەڵیبیانە بشکێنێ کە 99 ساڵ قورسیان داگیر کرد سەلاحەدینێک کە هاتووە مناڵێک کی بچووک خی گەورە ئەهێنە ئیکا بە قائیدێکی گەورە بە 12,000 سەربازەوە توان چکەمە شەڕی ئیمان و عقیدەیە لەگەڵ باتڵە بە 12,000 سەربازەوە توانێت 63,000 سەرباز بگرێ و چوار مەلیکی هەبوو ئەو سەرباز ئەو جەنگە هەر چوار مەلیکەکەی گرتووە هەر چوار مەلیکەکەی بەدەستی خۆی گرت ئاخر شت ناپلیۆنە لە ساڵی 1970 ویستی عەکا داگیرکە لەویا کەوت گەڕایەوە شکا ئەم جارش بە یارمەتی بە مێژوو پێمانەڵێ ئەم جارش زوڵمەکە گەورەیە تەعەداکە تەجاوزی هەموو حدودێکی کاکە ئەم نەتانیاهۆیە بەگوێی نەتەوەی گرتوەکان بەگوێی یاسا ئاسمانیەکان بەگوێی یاسا محکەمی گاڵتە بە هەموو یەکە ئەمە سەر ناکرێت ڕەوایەتی پێ نییە حەقی پێ نییە دێمە خزمەتی کاکتۆر سەوارد بە هەڵوێستی گەلەکان و کاکتۆروتی وەکو گەل هەڵوێستیان نەبووە بەزستە لە ناو خۆش ینی دابەشبوونێکی هەندێک خەڵکی ئستشاوسۆزی هەیە لەگەڵ ئەو جینۆسایدی کە لە غەزە دەکرێت ینی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بێت لە کوردستانی خۆشمان ناوسۆزی هەیە ئەوە ناودنەی چی بەڕێزت یاخۆکو وڵاتان جگە ئێستا لە حوسیەکان کەسی تر هەڵوێستی نییە وڵاتان بەس بەرلەوە من ئەمێ ئاماژە بە شتێ بکەم کە باسمان لەوە کرد کە ئەم جەنگە لە حەماس گەورەترە ئەم جەنگە لە فەڵەستینیش گەورەترە بەڵێ ئەزان بۆ چونکە ئەگەر حەماس سەرکەوێ ئیسرائیل تێک بشکێ ئەمریکا بێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێبێڵێ ئەبێ کۆمەڵێکی زۆر لە بنەماڵە دەسەڵاتدارەکان دەسەڵات بەجێبێڵن عەرەبەکان مەبەستە عەرەب و غەیری عەرەبش ئەبێ زۆرێک لە سەرانی عەرەب و وڵاتانی ترش یەک لە دوای یەک وەکو موروی تەزبیحێکی بشراو بکەون و بڕۆن بەجێبێڵن کە ئەمەش ڕوویە سەرکەوتنێک شکۆیەک تۆمارە بێ بۆ ئومەتی ئیسلامی کە ئەڵێن بەڕاستی ئەو خوێنێک کە پێشکەشکرا ئێشتا کەم بوو بۆ ئەم دەستکەوتە زۆر گەورە و دوور نییە لە ئایندەیەکی نزیکە ئێمە ئەوە ببینین ئەمەی کە حەماس کردی ژیانەوەی ڕۆحی ڕوبەڕووبوونەوە و گەڕانەوەی شکۆیە بۆ ئومەتێک کە ساڵەهای ساڵە لێمان بەجێماوە کەوتووە کە هەمومان فەرمێسک ئەڕێژین بۆ سەر کەلاوەیەکی پرشکۆ لە ڕابردووە بوومانە بەڵام حەماس و بەڵام مجاهدینی کەرتی غەزە ئەو شکۆیە گەڕنەوەکە ئومێدمان وایە هەڵوێستی گەلان تەبعاً گەلان بە شێوەیەکی گشتی گەلان لەگەڵ هەڵوێستی مەزلومیەتی گەلی فەڵەستین و لەگەڵ حەماسە چونکە ناکرێت تۆ بە داگیرکرا و بڵێ وەرە ئیعلانی ئاشتەوایی پێ لەگەڵ داگیرکەرەکە ئەمە شتێکی زۆر زۆر نامەنتیقیە ئەمە عەقڵ قبوڵی ناکرێت تۆ بەستەم لێکرا و بڵێ کاکە تۆ سەبر بگرە بەرامبەر بەستەمی ستەولێکرا و بەڵام ستەم کارەکەیش ئەوە دەسەڵاتدارە و ئەوە پیرۆزە ئەوە پێویستە بە قسەی بکەیت و ئەوە ناکرێت بغیبێتی بکەیت و ئەگەر ئەمەش بکە ئەوشکە ناکرێت ڕۆ هەر ناکرێت تو ئامۆژگاریش بکەیت بە ئاشکرا ئەمە کارەساتی زۆر زۆر گەورەیە لەم جیهانەیە کە هەیە هەڵوێستی گەلان کە ئێمە سەفەرەکەین بۆ ئەوروپا سەفەرەکەین بۆ ئەملاولا ئەیان بینین یعنی بەڕاستی من هەر ئەوەندە داڵێم لە ساڵی نەوەتەکانە بوو ئافرەتێک حامیلە بوو لە کەرتی غەزە مناڵێ بوو ویستی لە یەکێک لە مەعبەرەکانەوە بڕوا بۆ ناو ئیسرائیل بۆی مناڵەکەی ببێت حامیلە بوو زابتی بەرپرسی سەیتەرەکە نەیهێش بڕوا جوندیەک هات تەکلیفی لێکرد لە زابتەکە بەرپرسیوەتی با بڕوا و ئافرەتە وەزعیاوە خراپە 3 سەعات نەیهێش بڕوا ئافرەتەکە مناڵەکەی لێنە بۆ گیانی سپارد و شەهید بۆ مرد جوندیەکە چووە پشتی قولەی حەرەساتەکەی خۆی یەک فیشێکی نا بە قوڵی خۆی و خۆی کوشت بەلای کەمەوە ئێمە ناڵێن هەڵوێستی جوندێکی ئاوایان هەبێ تاکیم ئومەتە خەڵکیم ئومەتە بە شەرم لە خۆیان بکەن هەڵوێستەکەیان دژ نەبێ کاکە دوعای خێر ناکەن دوعای شەڕ مەکەن کاکە بەس بێدەنگ من بەس ئەوەندە بێدەنگ چونکە مێژوو ڕەحم بە هیچ کەسێک ناکە ئەها 52 ڕۆژێکە ئەمرین و ئەگەرنەوە بەربارەگای خوای گەورە
چەند هەفتەیەکە مەسئلەکانی یەکلا ئەبێتەوە ئەو جارە ئەبێ وەڵامێکیان پێبێ بۆ میلەت هەر کەسێک دژ بە تەوژنی بەرەی گەل و جەماوەر وەستا بێتەوە هەر ڕوسایی بۆ ماوەتەوە لە ڤێتنام ئەمریکا 500 ملیۆن جاشی مەبدەئی هەبوو لە هەرێمی کوردستان چەند سەد هەزار جاشە بوو لە دوای موچۆکیان دانا و شکستیان هێنا و بۆ شێوازەی لێهات بۆیە ئینسان لە بەرەی گەلی خۆیان مێنێتەوە ئەم میلەتە طبعاً ئێستا خۆپیشاندانێکە لە ئەوروپا ئەکرێ لە کوردستان ناکرێ لە تورکیا ئەکرێ بەشە و قسەش لەسەرەوەی بوو لە وڵاتانی مسلمان نشینەوە ناکرێت گەلیش یانی سەبۆنم لە ئوردون هەیە لە مەغریب هەیە ئەمە ترسیان هەیە ئەمە لاوازن ئەمە دەسەڵاتدارەکان هەڕەشەیان لەسرە ئەوە ئەمانە نازانن باجی عیزت کەمترە لە باجی زیلت زۆر بەداخەوە بۆ ئومەتێ گەشت بێتەوە و شاعیر ئەڵێ بئس المطاعم حين الذل تكسبها القدر منتصب والقدر مخفوض باش إنسان ژیانێکی بۆ چیەکە منجەڵەکە لەسەر سێپای ئاگدان بێ بەڵام لەولاوە قدری مەخفوض و دانەوی بێ ئەم میلەتە هەتا بە تایبەت زانایان بە تایبەت ئەوانەی مێزەر بەسەرن بە تایبەت ئەوانەی کە خاوەنی هەڵوێستن بە تایبەت ئەو ئەلمانیەکانش طبعا لە ئەلمانیەکان پێویستەکە هەڵوێستێ بنوێن بەلای کەمەوە چوار کەس بێتە سەر شاشەکان بڵێ کاکە ئەمە کاک ئێستا هاتووە شتێکیان کرد لە هەرێمی کوردستان کەسێکیان بان کردو بە ناوی نەبەم لە میسرەوە بۆ پێشانگای ڕۆژاوەتەوە گلەی ئەکرێت و کوردەکان دێنە سەر خەت و لە فەیسبوک و لە پەیجەکانی خۆیان و نیانیشتەمە دیفاعی لە کورد کردو ئەی بۆ باسی فەهمی هۆی دیناکەن کە یەتامە المسلمینی دەرکرد ئەی بۆ باسی کۆمەڵێک کەڵەزانای زۆر گەورە ناکەن کە بەرگریان لەسەر کورد کردو هەتا ئێسقان ئەگەر جەنگەکە ئایدۆلۆجینێ بۆچی باسیەوە ناکەن ئەی باشە ئەگەر ئەم کوردە بۆ قسە بە باپیرە سەلاحەدین ئەڵێ ئەگەر ڕاستەکە بۆ دژ بە هەموو گەلان وەستاوەتەوە ئەی بۆ هەتا ئێستا لێدوانێکی نییە دەرحەق بە ئیسرائیل و بڵێ ئیسرائیل داگیرکەر و ستەمکار و ئاوا ئەگەر جەنگەکە ئایدۆلۆژی نییە بۆیە ئێمەی کورد لە هەموو کە زیاتر ئەبێ هەست بە چی بکەین هەست بە ژێر دەستەیی بکەین هەست بە ئازاری ئەوە بکەین کە بکەوینە ژێر پۆستاڵی دوشمنان و داگیرکەر و ناحەزانەوە لەسەر ئێمە پێویستەکە شێکتۆرەسە لە ئیسلامیەکانی کوردستان ئێوە دوو سەرکردن وەکو پێویست نەبوو هەڵوێستەکە ئیسلامیەکان ناڕزایەتی ئێمە بۆ قودس خۆپیشاندانمان کردووە ئێمە بۆ ئەم جەنگەی کردی غەزە لای مزگەوتی ماوەساڵ لە عەبدولکەریم مدەڕیس بەرحەمەت بێ لە سلێمانی کردومانە واشتی تریش بە دەستەوەی ئینشاءالله ئەیبینن جگە لەوە ڕێکخراوی خەرخوازیمان هەیە هەموو کەسێکمان بەلای کەمەوە یعنی من قەناعەتم وایە هەموو موسڵمانێک باشە هەموو کەسێکی خاوەن وجدان با بەشێک لە مەعاشەکە کاکە لە ساڵێکانی و مەعاش بە بڕۆبی بە بینەرە بۆ کەرتی غەزە بۆ ئەوەی کە بتوانین ئەو ئابڕۆقیان لەسەر هەگرین و هاوکاریەکیان بکەین ئێمەشتی تریشمان بەدەستەوەی ئینشاءالله و خەڵکەش ئەیبینێ ئەوەی کە لە دەستمان دێ ئەوەی کە لە توها لا يكلف الله نفسا إلا وسعها إلا ما آتاها ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەی ئینشاءالله تعالی جێبەجێکەین بەس بەلای کەمەوە ئێمە ئیعلامەکەمان لە خزمەتی پرۆسەی ئازادی ڕزگاری خوازی کەرتی غەزە و فەلەستینایە هەڵوێستەکانمان سەرکردەکانمان ڕێکخراوە خێرخوازیەکانمان جەماوەرمان بە دوعا لە مزگەوتەکانە بە هەموو شتێک ئێمە هەڵوێستی خۆمانە دەربڕیەوە سوپاس دەکەم کەکتۆر ئەگەر شتێک تێ لەسەر ئیسلامیەکان و هاوسۆزیان باش بالفعل کۆمەڵێک برای چالاکێ لە فەیسبووکە ینی دامی گەورە کۆەکەنەوە بۆ ئەوێ و ئەوێش خۆیان سوپاس یان کردین مامەسا عوسمان خواوی پارێزە لە هەولێر هەر بە تایبەتی لە غەزەوە سپاسنامەیان بۆ نار کە چۆن لە خوتبەکانیا پشتیوانی لێکردوون حاجی کاروان خوا موفەقی کە وەکو خۆی باسی کرد تا ئێستا نزیکی 500 دەفتەری ینی لە خاوکاری خەڵکۆ کردوێت و ئەمڕۆ گوێم لێ بۆ خەڵکی غەزە حاج سوپاسیان نەکرد و حاجی کارۆن یعنی سوپاسی ڕێکخراوی بەختەوەریان نەکرد ینی سوپاسی کوردیشیان نەکرد نەکرد حاجی کاروان سوپاسی کورد دەکەین کە ئەمە نەوەکانی سەلاحەدین پشتیوانیمان لێکرد یعنی ئێستا کورد لای خەڵکی فەڵەستین بەگشتی و غەزەیەکان بە تایبەتی موقعێکی بەرز و جوانی هەیە و مشەڕیفە بەڕاستی ڕۆژێک دێ مامۆستای بەڕێز ڕۆژێک دێ ئەلمانیەکانی کوردستان خۆیان لای ئەوان شانازی بۆکەن کە ئیسلامیەکان ئەویان کردووە کۆمەڵێک ڕێکخراوی زۆر هەیە بەخشین بۆ نمونە یعنی نمونەی زۆر جوانی پێشکەش کردەوە و ڕەنگە گەشت بێتە سەدان دەفتەر کە خۆیان کردوەوە و بردوانە بۆ ئەوێ بۆ خواردن بۆ پێداویستی تیمیان ناردوو بە ناو کەرتی غەزە هەڵوێستێکی شکۆمەندانە و
شەرمەندانەیە ئیسلامیەکانی کوردستان و ڕابطەی مرۆیی بڵێ مامۆستایان ڕابطەی مرۆیی هاواری خێرخوازی هانای خێرخوازی اینجا بۆ کوردانی سووریاشیان ناپیانی ئەوە نەبێ بڵێن هەر مەسەلەکە عەقیدەی ئیمانیە بۆ ئەو برا خوشکانەی کە لەوێ بوون یعنی هاوکارێکی زۆر باش 3 ملیۆن دلار یان نار بۆ برایان و خوشکارمان لە کاتی بەسووتر مادەم هاتین سەرۆ زوو دەڵێن ئیسلامیەکان وەکو پێویست لە پسە نەتەوەیەکان هەڵوێستیان نییە ئەوەی کە ئەڵێم ئەوەش هەڵوێستی نەتەوەیە مە بەس بۆ ئەو وەڵام حەزەکەم وەڵامێکی ئەوە بەمەوە لە پرسە نەتەوەیەکانە یعنی ئێستا من باشە من پرسیارێکەکەم ئەوە 20 ساڵە ئەو بەرەو 20 ساڵە چێ باشە چەکداری ئیسلامی بۆ نمونە لە هەرێمی کوردستان نەماوە بەس بەرێشان خەڵک کوژراوە چەند لەوانەی ئیسلامی کوشتنی باشە پرسیارێکین ئیسلامی چەند لە دەستی بێگانەی گرتووە هێنابێتی بۆ سەر ئەم خاکە کێ هەیە دەستی بێگانی نەگرتبێ باشە چەند ئیسلامی ئاڵێ و ئاڵێنراوە توش بۆ تێوە گلاوە لە مەسئلەی گەندەڵی و لە مەسئلەی خیانەت و لە مەسئلەی ئەم جۆرەشتانە باشە هەتا ئێستا چەند ئافرەت هاتوۆتە ئەم هەرێمەوە کە بەکار بهێنرێت بۆ ڕابواردن و خەڵکێکی ئیسلامی جی کلاسی بۆ کڕی بێ و بای سەدان دەفتەر و ئەم جۆرەشتانە سەرف بوو بێ باشە کوا خەڵکی ئیسلامین پێ بڵێ کە بیرە نەوتی هەبێ و کە خیانەتی کردبێ و کە کلکی لەگەڵ دوشمن و ناحەز گرێدابێ و کاکە لە ئیسلامیەکان چەکداری پێشوی ڕژێمشیتیانە وە قوربان ئەوەی ئاڵاوە لە خەڵکێکی تر و ئەلمانیەوە بە عەکسەوە من پێم وایە دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئەبێ بواری پەروەردە تەسلیم بە ئیسلامیەکان کا بەتایبەت ئەوانەی کە میان ڕەون بۆی پەروەردەیەکی جوان و دروست وەربگرن ئێمە مناڵەکانی خۆمان و کەوادی خۆمان لەسەر ئینتیما بۆ نیشتمان گۆشەکەین بەوەی کە باسی ئەو فاتورەیان بۆکەین کە لا ڕابردووە میلەتی کورد بەخشیوێتی کە پێشکەشی کردووە لە شەونخۆنی لە عەرەقلشتن لە ماندووبوون لە چی ئەبێ بڵین ئێوە کە ئێستا ترستانی ئەی میلەت خەڵکانی لە پێش ئێوە ماندوو بوو زەحمەتی کێشاوە ئێستاکە لە هێمنی و ئارامیان خەڵکانی لە پێش ئێوە خوێنی بەخشیوە لەسەر ئەو بنەمایە کە ئینتیما ئەبێ هەمان بێ بۆ نیشتمان ئێمە دڵسۆزین بۆ خاک بۆ گەل بۆ نیشتمان کە خیانەتی لێ ناکەین کە کەل لەگەڵ دوشمنان و ناحەزانمانە گرێ نادەین کێ هەیە لە ئێمە چوو بێتەوە توێژێکی ناشەریفانەوە لەگەڵ دوشمنانی گەل و میلەتی کوردستانە پێ جیهادە کردومانە خەباتە کردومانە پێشمەرگەیە لە شاخ بوومانە نمونەی زۆر جوانی پەروەردە ئێمە لەگەڵ برایانی یەکگرتووە پێشکەش کراوە لەسەر ئەم خاکە کە ئەبێ هەموو میلەتی کوردستان شانازیمان پێوە سوپاس دەکەم کە تۆ کاتمان تعقیب ئەگەر منطقەکە وەکو بە ڕوبەڕووی گۆڕانکاریەکی ئیقلیمی ئەبێتەوە دوای ئەوەی کە ئێران لە منطقەکە تا ڕادەیەکی زۆر کراوەتە خاری بڵین دەرەوەی قەوسەکە کە لە پێشترا هەژمونێکی زۆری لە ناوچەکە هەبوو و ئێستا تورکیای ئەو جێگەیە بگرێتەوە لەڕێی سووریاوە ئەو جێگەیە بگرێتەوە هەژمونێکی زیاتر بابەخۆی بەڵامە بینیەوەش لە تورکیا وردەورە خەریکە ئەو هینی بۆ دروستەکەن بەمپەر بە ئەو حاڵەتە دروستەکەن لێرە بە ویستمەوە قسێ بکەم لێرا پێویستە ئێمە ڕاستە وەکو هەردوو لایەنی ئیسلامی و هەروەکو لایەنە معارەزەکان بەگشتی ئێمە هەمیشە دووش لە یەک جیاکەین و هەرێمی کوردستان و کێشە ڕەواکەی دەسەڵاتدار و بەڕێوەبەرەکان ئێمە ڕەخنەمان لە دەسەڵاتێکەیە کە ناتوانێت سوود لەم گۆڕانکاریانە وەربگرێ لە دەرەوەی گۆڕانکاریەکان وەستاوە و تا ئێستا نەیتوانێت حکوومەتێک تەشکیلکەوە چەند مانگ تێپەڕی بەسە هەڵبژاردنەوە و خەمێکیانێ نەبۆ پەرلەمان نەبووە ئەو وەزعی کە هاتوۆتە پێشەوە ئەم گۆڕانکاری کە ناوچەکەی گرتوێتەوە بە تایبەتی گۆڕانکاری لە ڕووی جوگرافیاوە زەحمەتە دەوڵەتێک تێک بی لێو ئەوانە بەڵام لە ڕووی دەسەڵاتەکان و لەوانەیە گۆڕانکاری لە عێراقیشا بێتە پێشەوە لە ناوچەکە بێت کول لەم ناوچە چۆن سوود لەمە وەربگرێ پێویستمان بە چییە پێویستمان بە یەک ڕێزی هەیە لە پێناو هەرێمەکە لە پێناو کێشە ڕەواکەمانە کە کێشەیەکی ڕەوای عادیلانەمان هەیە ئێمە بەڵام بەدەست کۆمەڵێک بەداخەوە بازرگانەوەیە کە بازرگانی بە کێشەوەکەوەکەن تا ئێستا لە کاتێکی ئەزمەیەکی ئاوا قوڵی ناوچەیە کە گۆڕانکارێکی گەورە هەڵی کردو لە ناوچەکەیە بەوەی ئەمەی تۆفانی ئەقساوە هەمە ناوچەکەی هەموو گرتوێتەوە و گۆڕانکاری گەورە لە سووریا ڕوویاوە پاشەکشەی گەورە لە ئێرانە ڕوویاوە و ئەگەری زیاتریش هەیە بێتە پێشەوە ئەو شەڕی ئۆکرانیا نەوەستێنراوە خەریکە زیاتر گڕ ئەگرێ زیاتر ئالەم کاتە ئەبێ کورد لە هەموو کات زیاتر بیلەوە کاتەوە چۆن سوود لەم
گۆڕانکاریانە وەربگرێ چۆن بتوانێت بە گەورەترین قانجازەوە لێ بێتە دەرەوە خۆشی پارێزێ لەوەی کە بێتە بەشێک لە سوتەمەنی چونکە ئەگەر یەکێ چەند ئەگەر و فرسەت لە بەردەمانایە ئەو نەش مەترسی لە بەردەمانایە کە لەوانەیە هێزێک بێتە عێراقەوە سبێنی حساب بۆ تۆ نەکە حساب بۆ ئەم دەستورەمان نەکا کە بەدەستمان هێناوە حساب بۆ مافانە نەکا کە لە دەستورەکە بەدەستمان هێناوە حسابی بۆ نەکە احتیمالە ئەم گۆڕانکاریانە بۆ ئێمە بەسم چی مامۆستا قسەیەکی جوانی کرد ئێمە لێرەیە بینەوە لە کۆی گشتی گۆشەنیگایەکی فراوانی نیشتیمانی و نەتەوەی خزمەتگوزاری بە میلەتەکەی خۆمانە سەیری قەزیەکە بکەین ئێمە کاڵین معارەزین لە ئێستا معارەزەی دەسەڵاتێکی گەندەڵین کە حساب بۆ نیشتیمان و بۆ مێژوو بۆ ئەو خەباتە زۆرە ناکە سەیری بەژەوەنی خۆیەکە معقولە دوای 5-6 مانگ نەتوانێت حکومەتێک تەشکیل بکەیت دوو هێز دەوانێت دایان کۆبوونەوەیان کرد بێتە ئێستا لەسەر چی؟ لەسەر دابشکاری چەند بەرمنەکە چەندێ بەرتووەکە بەداخەوە ینی پرسیار کاتمان کەمەوە بەڕێزت باستەوە کرد ینی ئەگە تاوانە جینۆسایدی کە دەکرێت ینی نزیکبوونی ئیسرائیل لە ناوچوونی ئیسرائیل نزیکە بە بۆچوونی بەڕێزت وەکو دەوڵات ئیسرائیل بەو مانای دەوڵەتێک دەسەڵاتێکی پاوانخوازە دەسەڵاتێکی غەریبە دەسەڵاتێکە چێنراوە لە ناوچەکەیە وەکو لە پێشەوە باسم کرد دەوڵەتێکە ئەرکێکی پێسپێراوە ئەرکێک ڕاپەڕێنێ بۆ خۆی بۆ دەرەوەی خۆشی لەبەرەوە ئەمە نەمانی ئەم هێزە چکە داگیرکەر هەتاتە مامۆستا باسی 132 ساڵ جەزائیر لەلایەن فەرەنساوە داگیر کرا یعنی ئێستا مەتحەفی 132 ساڵ ئێستا مەتحەفی کە لەسەر هەیە لە فەرەنسا کە خەڵکی جەزائیرن و کە لەسەرەکان ماوە مەتحەف ئێستا مەتحەفەکە ماوە لە خەڵکی جەزائیرە کە لەسەریان بڕاوە مەتحەفیان لێ دروست کراوە 5 ملیۆن خەڵک لە جەزائیرا کوژراوە دێوێران کراوە هەر خاپور کراوە لە ڕۆژی وها بۆ 7,000 کەس لە جەزائیر لە یەک ڕۆژە 7,000 کەس کوژراوە بەڵام ئایا دوایی مایەوە ئێستا فەرەنسا شەرمەزارە بۆ ئەو مەتحەفەی کە لەسەرەکانی تیا دەرگایەکەی داخستووە چونکە خەڵکە چێبینێ دەرگاکەی داخستووە شەرمەزارێ بۆ هێزێکیەوە کە وڵاتی داگیرکاری لە لیبیا هەبووە لێرە هەبووە داگیرکار ناتوانێت بمێنێتەوە محتەل ناتوانێت ئێستا خەڵک ئەگەڕێتەوە بۆ وڵاتەکانی خۆی من فەڵەستینیەکم بینی کابرایەکی ئیسرائیلی گرتبوو وتی بەس باپیری خۆتم پێ بڵێ کە لەم شارە دایک بوو بێ من ئێستا دوکانەکەی خۆم بۆ بەجێهێڵم تۆ داگیرکاری تواتی وڵاتی منی داگیر کردووە زەیتونەکانی من ئەبڕی خاکی من داگیرەکەی مەبەستمە ئەم هێزە داگیرکەرە هێنراوە ئێرە هێزەکە ڕەگی نییە جزوری نییە لێرە ئەبێ نەمێنێ و ناشمێنێ بەڵام ئەمە کاتی ئەوێ سامەسەن سەلاحەدین 18 ساڵی خایانووە لەو کاتەوە کە بووەتە ڕئیسی وزەرا و سەدری عەزەم لە میسرە لە ساڵی 1969 بۆتە ئەوە لە ساڵی 1970 توانیوەتی قودس ڕزگارکە یعنی چەند ساڵی خایانووە ئەنێ تۆفانی قسا ساڵ و نیوەکە دەستی پێ کردووە و ئەبێ لە 48 حسابیکەین و بیزانتیەکان و فەرەنسیەکان توانیان قودس داگیرکەن 90 ساڵ بمێننەوە تا ئێستا ئەمان تقریبا 87 ساڵ هین هەفتا ئەو 9 ساڵ ماونەتەوە هەفتا ئەو 9 ساڵ ماونەتەوە ئەبێ بڕۆن چکە ئەزمونمان هەیە ئەزمونی پێشینەمان هەیە هۆلاکو هاتە مەنتیقەکە کۆتایی پیات سەڵی بێت هاتە مەنتیقەکە کۆتایی پیات جوولەکە هاتووە هەر کۆتایی پێ ئەمە حتمیە بەڵام کەوتۆتە سەر ئازایەتی و لێبرانی گەلانی موسڵمان دوو خولەکیش بۆ بەڕێزت سەبار بووی کە زوو پرسیارە ئەوش دەکرێت ینی پەیوەندی بە ئێمە وەکو کورد غەزە و بەردەوامی جەنگی غەزە و ئەو تاوانە بە کورتیبێک شتێکیش ماوێ سپاس بەڵێ وەڵام من ئەمەوێ ئاماژش بۆ بکەم لە باسی پرسی نەتەوە یەکە کە ئیسلامیەکان بێ هەڵوێستن شتێکم لەبیر چوو باسی بکەم ئەوش ئەوەیە زۆرێک لە حزابی ئالمانی و دەسەڵاتدار و حزابی کوردی چوون جەنگی چەکدار و خەباتی ڕزگاری خوازی بەشەکانی تری کوردستانیان کردووە جا لە هەل لایەکەوە بێ ئیسلامیەکان بەشداری ئەو جەنگانیان نەکردووە ڕوون و ئاشکرا دیارەکەم بەسمان کێ و لەکەیە ئەو جەنگانیان کردووە بە فیتی داگیرکەرانی کوردستان بەڵام ئیسلامی سوپاس بۆخوا دوور بوون لەو حاڵەتانەوە طبعا قوارەی زایۆنی تەنها قوارەیە لە دنیاە وەکو دەوڵەتوەکەیەکی زۆڵک کە هەڵقوتێنراوە هەڵتۆقیوە و تەنها دەوڵەتیشە لەسەر لە دنیاە کە لەسەر بنەمایەکی دینی دامەزرابێت کە خەڵکێکەیە زۆر دژی دەوڵەتی دینیە بەڵام ئەی بۆ دژی دەوڵەتی ئیسرائیلین ئەگەر کێشە ئایدۆلۆژیان لەگەڵ ئیسلامانیە ئێمە ئەوەنداڵێن ئێمە وەکو میلەتی کورد
چەسانەوەمان بەسەرا هاتووە لە هەموو کە زیاتر ئەبێ هەست لە ڕووی مرۆڤایەتیەکەوە لە ڕووی مرۆڤایەتیەوە لە ڕووی ڕزگاری خوازیە کاکە ئێمە ئەگەر دقت بگرین هەنی لە سەکردەکانی کورد لە قۆناغێکا شانازیان کردو بۆی کە لە لوبنان بوون لەگەڵ منەظەمەی تەحریری فەلەستینیا ئەبێ شانازیش لە ڕووی دینیەوە قودس یەکێکە لە قیبلەی پێشووە جگەلەوە ڕێژەیەکی زۆری کورد لە کەرتی غەزەیە هەیە ئەوە ڕوون و ئاشکرایە بۆیە شانازیە بۆ ئێمە یەکەم سەلاح الدین کە باپیرەی ئێمە ئەو شوێنەی ڕزگار کردووە ڕەبتێکی شعورێکی هینمان پێ بەسێتەوە دووەم لە ڕووی مەزلومیەتەوە بە مەزلوممان لێکرا لە ڕووی داگیرکە ئێمە داگیر کراوین لە ڕووی ئینسانی و مرۆڤایەتیەوە ئینسان چۆن وجدانی نەجوولە بۆ مناڵ و ژن و پەکەوتە هەموو ئەمانەمان بەسێتەوە بە یەکەوە یعنی حقیقەت و ڕاستیەکە ئەمان سپاس بۆ بینەرانی بەڕێز ئینشاءڵڵا ئێمە شەوانە سەعات 9 لە خزمەتان دەبین لە کاتژمێری غەزە بۆ قسەکردن لەسەر جینۆسایدی غەزە بەخوای گەورەتە نەسپێ